من تەمەنم 22 ساڵە کە بەقەر 22 ساڵی ژیانم کردووە تەجروبەی ژیانم کردووە ستەمم لێکراوە ئازارم چەشتووە ئەمەی کە ئێستا باسیەکەم لەوانەیە کەمێک بێ و بۆ ئێوە بۆ ئەو بەڕێزانشی بخەمەڕوو من تەمەنم 5 ساڵ بوو کە دایکم وەفاتی کرد بەداخەوە کە من زۆر مناڵ بووم و لەگەڵ خوشکە 2 ساڵانەکەمان لە ماڵەوە بووین خۆم و باوکم و خوشکە 2 ساڵانەکەم لە ماڵەوە بووین و باوکم لەبەر ئەوەی نەی ئەتوانی ئاگای لە ئێمە بێت لەبەر بە ڕۆژە ئەچوو بۆ سەرکار نەی ئەتوانی بە ڕۆژە ئاگای لە ئێمە بێت ناچار دوای 6 مانگ بڕیارە هاوسەرگیری دووەم کات ئیتر لە دوای ئەوە ناخۆشی ژیانی ئێمە لەو کاتەوە دەستی پێکرد کە باوکم هاوسەرگیری دووەمی کرد باوەژنەکەم لە سەرەتا کە هاتە ماڵمان زۆر باش بوو لەبەر ئەوەی کە تازە بوو کە دڵی گەرم بوو کە وەکو چاوێکی بەزەی سێری ئێمە کرد بەزەی بە هەتیوێکی وەکو من و خوشکەکەمان ئاهاتەوە زۆر باش بوو لەگەڵمانە لە دوای 3 مانگ ئیتر خراپیەکانی دەستی پێکرد زۆر خراپ بوو لەگەڵمانە ئەنی حسابی بۆ ئەوە نەئەکرد کە ئێمە مناڵین کە ئێمە ئەقڵمان بە هەنێشت هەیە ناشکێ بڕوا بکە چەنەها جار لەسەر ئەوەی کە دەرگای سەلاجەکەمان کردوێتەوە لێمان تووڕە بووە لێ یاوین و ئێستش جێ سوتاویەک بەدەستمەوە ماوە ئەگەر کامێراکان بێننە پێشەوە پیشانی بینەرانی بن زۆر جار کە ئەچوومە قوتابخانە یعنی تەلەبەکان یان ڕەفیقەکانی خۆم ئەو جێ سوتاویان ئەبینی ئەیانزانی لە بینی خۆیانە ئەیانوت ئەمە باوەژنەکەی وای لێ کردووە ئەمە باوەژنەکەی لێ یاوە بڕوا بکەن کە ئێستا 22 ساڵم ئازاری ئەو کاتم بیر نەچۆتەوە کە لێ یاوم ئەو کاتە مناڵ بووم کە لێ ئەیام شەی وا هەبوو نەئەخەوتم ئەگیریام لە تاو ئازاری گیانم کە لێ ئەیام ئەو حسابی ئەوەی نەئەکرد کە مناڵی ئەو کاتی کە باوکم ئاهاتەوە ماڵەوە خۆی ئەکرد بە فریشتە ئەوت کەسێکی ترە یعنی نەت ئەناسیەوە زۆر باش بوو لەگەڵمانە دەستی ئەهێنا بە قژمانە بە ساقە و بە قوربانمان ئەبوو بەڵام کاتێک کە باوکمە چوە سەرکار کەسێکی تر بوو ڕێک وەکو فریشتە و شەیتانی لێ ئەم کەسە لێمانی ئەیە ئەنجا جاری وا هەبوو هەڕەشەی لێ ئەکردین ئەیوت کە باوکتان هاتەوە ئەم شتانی بۆ باز نەکەن ئەم لیانانی بۆ باز نەکەن ئەگینا لەمە خراپترتان لێ ئێم یعنی هەڕەش کەوتووە ئەوەی کە هەڕەشەی لێ ئەکردین کە لای باوکمان باسی نەکەین ئێمەش ناچار بوون بۆی لێمانە قسەمان نەئەکرد لە دوای ئەوەی کە ئەم شتانە ڕوویا باوەژنەکەم مناڵی بوو ئەمە زۆر خراپتر بوو من لە تەمەنێکی زۆر بچووکا بووم هەم ئەبووە ئاگەم لە مناڵەکەی ئەو بووە هەم ئەبووە ئاگەم لە خوشکە بچووکەی خۆم بووە و هەموو ئیشی ماڵەکەشی پێ ئەکردم سەرڕای ئەوە یعنی خۆی وا دەرنەئەخست کە باوکم ئاهاتەوە کە ئەمە ژنێکی زۆر خراپە کە باوکم هاتەوە خۆی ئەکرد بە فریشتە ئیتر کە ئەنەما ئەم کەسە نەبووە ئەم خراپتر باوکیشە هەستی بۆ ناکرد کە بڵێت جارجار لەگەڵتانە دانیشێ یان بڵێ بۆچی تۆ دەست ئاوە سوتاوە یا بۆچی بێتاقەت پێی ئەشاردینەوە هەموو شتێک پێی ئەشاردینەوە نەمان ئەتوانی هیچ قسەیە بکەین و تەنانەت هیچ گرنگ هیچ مهتەم نەبوو بە جلوبەرگمان بە ڕواڵەتمان بە سەر و قژمان بە پاکتەمیزیمان یعنی ئێمە هەر جلی دراوسێ و ڕەفیق و خزم و ئیتر ئەو کەسانەمان جلی کۆنەمان لەبەرە کرد لە ژیانە جلێکی تازەی بۆ ئێمە نەئەکڕی هەستی بە منە ئەکرد باوکت جەنجار نێ و ئەگەر بکرایە لە 10 جارە لە 20 جارێک جلێکی بۆ کردنیش لەبەرەوەی باوکم کە هەست نەکا کە خراپە لەگەڵ ئێمە و ئێستا بەڵامی تر باوکە هەستی بەم خراپیانە هەر نەکرد نەخێر پێی ئەشاردینەوە هەر جۆرێک بێ پێی ئەشاردینەوە نەی ئێش لای باوکم بیترکەین ئەم شتانە و ئێستا من زەواجم کردووە لەخوا بەزیابە 2 ساڵە زەواجم کردو و خاوەنی کچێکم مێردەکەم زۆر باشە لەگەڵ ما سوپاس بۆ خوا کە خۆی گەورە حەقی هەموو ئەو ناخۆشیانی بۆ کردمەوە کە لە مناڵیات تووشم بووە و زۆر سپاسی مێردەکەشم ئەەکەم ئەنجا لەگەڵ ئەوەیە هەموو کاتێک کە نوێژ ئەەکەم دوعا بۆ مناڵەکەم ئەەکەم ئەڵم خوایە هەتا ئەو ڕۆژەی کە ئەچێتە ماڵ و حاڵی خۆیەوە من نەمرم ئەو کاتی کە ئەو چۆ ماڵ و حاڵی خۆیەوە بم بەرەوە بۆ لای خۆت کێشەم نییە و باوەژنەکەشم ئێستا نەخۆش کەوتۆ لە جێگای تر پێویستی بە کەسێکە کە یارمەتی با پێویستی بە کەسێکە ئاگەی لێبێ من و خوشکەکەم جارجار سەردانی ئەەکەین ئەویش لەبەر خاتری خوا لەبەرەوەی کە خوایەک هەیە حەقی هەمومان ئەسێنێ ئەگەی لە هەمومانە ئاگەی لە باش و خراپیەکەمانە لەبەر خاتری خوا سەردانی ئەەکەین